مجاهدین امارت اسلامی افغانستان طی حملاتشان مێژووی پڕ لە هەوراز و نشێوی ئەفغانستان جوگرافیای سەخت و پێکهاتەی ئاڵۆز و کەمی داهاتەکانی ئاماژەن بۆ ئەو ڕاستیەی کە کۆنتڕۆڵکردنی وڵاتەکە زۆر ساناترە لە فەرمانڕەوایی و چەسپاندنی سەقامگیری. جۆ بایدن بۆ بەرگری لە بڕیاری پاشەکشەی لە ئەفغانستان ئەو وڵاتەی بە گۆڕستانی ئیمپڕاتۆریەتەکان ناوبرد، بەڵام ئەوە بەو مانایە نییە لە دوای شکستی داگیرکەران ئارامی و سەقامگیری هەمەلایەنە دەستەبەر بکرێت. بۆیە شکستی ئەمریکا و کۆنتڕۆڵی کابوول بەو مانایە نییە و خواستە خێرایە بێتە دی، چونکە وڵاتەکە لە نەتەوە و مەزهەب و خێڵی هەژموندار پێکهاتووە و کە ڕازیکردنیان لە دەسەڵاتدا ئاسان نییە. تاڵیبانەوە دووەمین جارە دەگەڕێتەوە بۆ کابوول. لەم سەرەتایەدا جیاوازی گفتار و ڕەفتاریان لەگەڵ قۆناغی یەکەمدا دەبینرێت، بەڵام سەرە ڕایبەڵێنەکانیان بۆ پێکێنانی حکوومەتێکی گشتگیر کابینەی چاوەڕوان کراو زۆرینەی لە پێکاتەی تاڵیبان و نەتەوەی پەشتوونە. ئەوەش ناڕەزایی ناوخۆی و دەرەکی لێکەوتووەتەوە. نیگەرانیەکان لەو گۆشە نیگایەوە سەرچاوە دەگرن کە ئەگەر لە قۆناغی ڕاگوزەردا پێکاتەی حکوومەت زۆرینەی ڕەهای لە تاڵیبان و پەشتون بێت و هەندێک پێکاتەش هیچ حسابێکی بۆ نەکرابێت وەکو هەزارەی شیعە و پێکاتەی ژن. ئەوە لە داهاتوودا حکوومەت زیاتر کۆنتڕۆڵ دەکرێت و ئەوانی تر زیاتر لێ بێبەش دەکرێن، بە تایبەتی ئەوانەش کە لە کابینەکەدا وەکو پشکی نەتەوەکانی تر دیاری کراون ئەندامی تاڵیبانن. ڕاستە تاڵیبان بزوتنەوەیکی ئایدۆلۆژی یەکدەستە و ڕێگە بە بۆچوونی جیاواز لە ڕیزەکانیدا نادات، بەڵام دوجار لەبەر ئەوەی پێکاتە ئاڵۆز و نەتەوەی و مەزهەبی و خێڵەکیەکان بە تایبەتی پێکاتەکانی باکووری ئەفغانستان پشتگوێ خراون، هەر لە ئێستاوە دەبنە بۆمبی ئامادەی تەقینەوەی داهاتوو، هەروەکو ئەوەی لە ویلایەتی پەنشیر تەقیەوە. بۆیە چاودێران گرفتەکانی بەردەم بزوتنەوەی تاڵیبان لە چەند خاڵێکدا کوور دەکەنەوە. یەکەم، هەر پێکاتەیە قوڵایەکی ستراتیژی لە ناو جوگرافیای سیاسی و دیمۆگرافیای وڵاتانی دراوسێدا هەیە. بۆ نمونە پەشتوونی ئەفغانستان لەگەڵ پەشتوونی پاکستان ناوچەیەکی گەورەی پەشتونستان پێک دەهێنن، تاجیک لەگەڵ وڵاتی تاجیکستان و ئۆزبەک لەگەڵ ئۆزبەکستان و هەزارە لەگەڵ تورکمانستان و وەکو نەتەوە و لەگەڵ ئێران وەکو مەزهەب پێکەوە بەسراون. واتە هەر ناڕەزایەتیەکی ئەو پێکهاتانە وڵاتانی دراوسێ پەلکێشی ناوململانەیەک دەکات. دووەم، ئەفغانستان جیۆگرافیەیەکی داخراوی هەیە، بازاڕێکی گەورەی بازرگانی و ڕایەڵەیەکی گرنگی ئابووری نێوان وڵاتانە، بە تایبەتی بۆ پرۆژەی پشتێنە و ڕێگای چین زۆر استراتیژیە، بۆیە دەبێت هاوسەنگی سیاسی و بازرگانی لەگەڵ دراوسەکانیدا دروست بکات، واتە لە ڕووی ئاساییشەوە هەمووان چاوەڕێی سەقامگیری سنووریان دەکەن، تەنانەت دەیانەوێت لە ململانەی نێوانیاندا دژی یەکتر بەکاری بێنن، بە تایبەتی پاکستان و هندستان. سێەم، لە ڕووی ئابووریەوە ئەوە 50 ساڵە وڵاتەکانە ئارامە و وەبەرهێنان تێیدا ڕاوەستاوە، بۆیە بەبێ سەقامگیریە و خواستەش بەدی نایات. بە تایبەتی وڵاتەکە نزیک بووەتەوە لە 40 ملیۆن کەس و هەمووان چاوەڕوانیان هەیە. لەم کاتەشدا کە هەموو پێکاتەکانی وڵاتەکە خواستی بەشداری لە چارەنووسی خۆیان هەیە و سیاسەتی نایارانی شکست خواردوش خاڵیکردنەوەی وڵاتە لە پسپۆڕیەکانی، وەکو ئەوەی لە ماوەیەکی کووردا زۆربەی خاوەن پسپۆڕی و شارەزایەکانیان بردە دەرەوە. حکوومەت ئاسۆیەکی فراوانی بیرکردنەوەی استراتیژی پێویستە کە بە هەموو شێوەیە گیانی گروپگەرایی لێدوور بخرێتەوە. دژواری حکومڕانی ئەو وڵاتە زۆر قورسترە لە جەنگی سەربازی و کۆنتڕۆڵکردنی ویلایەتەکانی، بۆیە وڵاتان دەڵێن زیاتر چاودێری ئاکارەکانی تاڵیبان دەکەن، نەک گفتارەکانی ئێستای.